هێنابوو و هەروەها بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمانی کوردستان و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و هەموو ئەو هێزە سیاسیانەی کە لە کوردستان لە ناو پەرلەمان کورسیان هەیە کۆبوونەوەیەکی گرنگمان ئەنجامدا لەسەر بارودۆخی ئێستای عێراق و چۆنیەتی مامەڵەکردنی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم بابەتە. یەکەم هەموو بەشداربووان هاودەنگ بوون لەسەر ئەوەی کە پشتگیری ڕەوای ئەو داواکاریانە بکەن کە ڕەوان و خۆپیشاندەرانی ئێستای عێراق داوای دەکەن لە مەسەلەی پێشکەشکردنی خەدەمات، مەسەلەی شەفافیەت، مەسەلەی خەدەماتی زیاتر بۆ هەموو شوێنەکانی عێراق. ئێمە لە هەرێمی کوردستانەوە پشتگیری تەواوی ئەم داواکاریانە دەکەین و هەروەها لەم کۆبوونەوەیەدا ئێمە باسی ئەوەمان کرد کە پێویستە هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەکەوە یەک هەڵوێز بی، یەک هەڵوێز بەو مانایی کە بتوانێ یارمەتی هەموو هێزەکانی تری عێراقی بداتن بۆ ئەوەی لەم کێشەی کە ئەمڕۆ عێراق تێک کەوتووە هەمومان بەرپرسیارەتیمان هەیە، هەر یەک بەش بە حاڵی خۆی، هەر یەک بە حەجمی خۆی. ئێمە پشتگیری تەواو دەکەین بۆ ئەو هەنگاوە چاکسازیانەی کە حکوومەتی عێراق دەستی پێکردووە و بە تەمایە زیاتری بکاتن لە هەرێمی کوردستانە و ئێمە پشتگیریان دەکەین و داوا دەکەین کە هەرچی زووتر ئەو چاکسازیانەی کە باسی لێ دەکەن بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە باسی دەستورمان کرد، ئێمە پشتگیری لە داواکاری و مافی ڕەوا و دەستوریەکانی گەلی عێراق دەکەین. لە هەمان کاتدا ئارامی و سەقامگیری و پاراستنی دامەزراوە فەرمیەکانی وڵات بە ئەرکی هەموو لایەک دەزانین. لایەنە کوردستانیەکانی بەشداربوو لەم کۆبوونەوەیەدا تەکیدیان کردوتەوە لەسەر ئەوەی کە دەوری خۆیان پێشتر هەبووە بۆ نووسینەوەی دەستوری عێراق و هەروەها تەکیدیان لەوە کردوتەوە کە هەر هەنگاوێک پێویست بێ بۆ ئەوەی عێراق بەرەو ئاقارێکی باشتر بڕوە با بەشداربوونی ئەو کۆبوونەوە تەکیدیان لەسەر ئەوە کردوتەوە کە پشتگیری ئەو هەنگاوانە دەکەن. ئێستا کە داواکاری هەموارکردنەوەی دەستور دەکرێتن پێمان وایە ئەگەر پێویست بە هەموارکردنەوە بێت دەبێت لە گەش و هەوایەکی ئارامدا ئەوە بکرێتن و ئەگەر هەر هەنگاوێک بۆ هەموارکردنەوەی دەستور بۆ مەسلەحەتی داواکاریەکانی هاوڵاتیانی عێراق بە شێوەیەکی گشتی بێ هەرێمی کوردستان بە تەکید پشتگیری دەکاتن و